سبام سلام برو نامي كلب زاني هاتني كنا من نامي بزانم تدا كانوا تناكر لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. ماما ها بابا وتساتو خوارت وشي وانا زلمان شي بون كرمونا نسويتو ديالها لا والله ماما خليش خيني بوم بس هالجملة دنجي يقول شو موضوع والله ما كان يقول اشتيات من بعد يدخل دام اشتيوا ما ذكر والله ما زي نسيا انا باقام دينا دبود ما كان هاتينا هو بعد يدخل دام اشتيوا ما ذكر يعني ما مكاني من بون اليوم ما كان يدلو ما نجي منك العزم ذكر بيا الناس خويا كرمام زي نسيا انا بخويا قاسم ذكر دي بلام هو هذا بعد يدخل دام ما كبو شويه زوريش التقريب ديك قلت ما شو لكن بمني لو مره انا قلت دي درنجه وقتك ايوين قلت ولد هذا يبسيني وكاك قلت مكاكل خويا في سبيل ماما ندبه بوشو درنج إذن الدبا خويا كرمام زي نسيا انا زور تكليف شنو ياكل ولا قلت ما بمني ولا كنا ما شو كوتشي بي والله الدرنجه هذا يبسيني ولا بقول دي بدرجه بترينا أخويا باش لسانا خويا حافظ شابي حميد بله دوري شبيتك بله كاكا ساتر دبي بخيراي خبر الشبدي وسط عبد الكريمي بله خاليك شوروش تواوكا بزارة لقطان شيء بله. باشا كل يكملوا بنتا كومباني دو بس اتشاو بس كاكا ساتر اسا زابتي كلامه ايه وانت مش تكتب بس بعد ساكن معه ايه خير على خير باش ليش بس دبي بك باشا بس اتشاو يلا صباح حافظ صباح حافظ بكاكا ساتر أو تستا دبري لخلي يا ناهي من قرب دخل دم خمشينن هستا بروك كل برادر تسلنج كانت هستا كنا أخور يعني برادر دوت سامر دكان ولا برا ناهي ده ها لي دادا بابرو بيتنا قلتم دوني ده تشيبوي دوني بيت درم بس زاري إيش مهي بابرين هاتوش قصة خوش بلا قربابي قيلاني أو بتماي راني تورتشيكا خرچي لناسي ولوين درج دادنيرتا خارج برو لخود لكور إيرا بوا بینە چار دەفتەرم دەنێ ئەو پارۆشتان پارە و مرکەتانەکە خۆتان زەفت کردێ نام دەنێ بینەم لە خۆم دەڕۆم دەسما ئەوروپای عقتان لە من نەبی حقمان لە تو نەبی پێم ناری سەرخۆشەکی وەچ تو چێ دەناسی دومینیوەی چار دەفتەرت لۆچی ئەتوو هەلەم بە یەک دەفتەری گەیشتیتەوێ ئەوجە چار دەفتەر چییە مەمنون بە بەوەندەی هێشتا عسەی خۆشم دەمینێتن کەجی گەستمە ئەوروپای ئەزەم لە خۆم دێمەوە حسێبەکتان لەگە دەکەم حسەی خۆی دەوێ ئیمولچی بابی ئەدێگەر پێت برێم ئەوی هاتە پێش دەکەی چێ بوو بابت بوو یان خەوم بوو ئەوجە ئەوە مشکلەی من نییە مشکلەی خۆت و مێردەکەونەکەتە ئەلو کاگە میر کاکە جانەوە کاگە ئەسان هاتبوو لە سبینەوە زووە ئەلێرانە ڕاوەستا بوو لەگە حەمیدی قسەیان دەکرد زۆریشیان قسە کرد بەس وەڵاهی لەبەرەوەی لێم دوور بوون نەمزانی چیان دەگوت تازە ڕۆیشتن سدەرێن بابرێن ملیان بشی کاگە میر شتێکی دیکە ئەو ساق تەکسیی کە ئیتفاق دەگەری کرد بوو ساق شۆفێرەکە ئەوە تەلەفۆنی لۆ کردم گوتی بە کاک ئەمیری برێ کاکە هەموو شتەکەم تەواو کردیە بەس هیچ شتێک جێبەجێ نابێ هەتا مقەدیمەکەم دەداتی ئەتوو اتفاق دەگەری کرد بوو بە دەفتەر و نیوەچی ئێستا داوای پارەکەی دەکات دەرەگە پارەکەم نەدانێ هیچ شتەکەم پێ ناکرێ نا بەخۆم نامەوێ ئەوە ئێ باشە تو بەخۆت باشتر دەزانی دەی بەخێرچی بابا چ بە ناهیدەی بڵێم لە کولیەی کچم پێ برێ بابم پاش نێورانەی ئینتیزارت دەکا لە ماڵی تێگەیشتی بەس ئەتو هیچ قسەی لەکن نەکەی داکت بابێ بەخۆی بە هەدوو تێی بگەینی کە بە خۆشی بەخێوی کردیا حتمما قسەوی جێ لە دەگری و ئەو لە هەموومان باشتر تێی دەگەینی باشە بابە گیان هیچ خەمت نەبی باشە بابە ئەمن دەبی بڕۆم ئەحسانی برادرم چاوەڕێم دەکا باشە بابم باشە بابا بە زۆرەوە خۆت لەبیر نەکەی بابە لەکەم برادران چێمە غەریبی دەکەین بابا ناکوڕم نا
ئەوە باش بەبی ئیشماتەوە چ بوو؟ ئەو پارەی ئەوە ئەتی ئەو پارەم لە برادرم وەریتەکە لە ئەحسانی ئەوە کە ساحب وەلیدە هات ئەوەی قەردارن بیدەنێ ئەوەی ئەگەشتە چشماوە لۆ خۆت و لۆ خوشکت سەرف ئەیدە چاوت خۆش بی خۆ بەخێر بێت خۆ بەخێر بێت سەلامەتی پێ من نەبوو لە تو کچی چیە بابە چی شتێم چی شتێمە کووە خەمەوەی ئەو مەتیقەیە هاتو سەرماری ئامنەی بدەی ناوی بزان چی بابە 25 سارە بابی من مردیە ئێستا پێشت برم نایناس دەبی خواافکە ڕەبی دەبی سەلامەتی دەبی بڕ با برم جان دليل الميوزك بتاع النتيجة بابا جیان بابا نایدە جیان هاتی وەرە سەر نایدە ئەو چ بوو نۆڕۆی كوري حساني بەری مامە حەزەت چی؟ إذا من السيما ما راح ولا بعمل لو دود قطعت بو شي ما يتسى دست فيك الديسان أتو تزنوكي شيطاني أتو تسبلاش توشي من دبروا لازم دبروا مام حسن مام حسن اوه 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 اتورا ولا بزانا يك ساعات انا سعيد النهارده له عنوانه شلو تواري ناتو بزام شي كردو شي نكردو عنوانك وقلت يا وانا قلت يا لولا اشكاكم عادو قولي لس ما عندكم اتورا بزانا نيو ساعات ناتو واباش بخوم بسم عنوانك وقلت زور باشترا أيوة عجيبة باشا صديق لو هاد دوك لو هاد توقع صديق نية صديقنا موجودين زور مظبوطة باشا سي بس هاد عبد الكريم سايناخو ما عمدي بيبرون توقع صديق نية وهات أخي بس بزام سي بس هاتي باشا تساعدت بخوها وكويش بدي أكيد تاني يسابين نا من درون بس أنا ببير مهاتو أديك اللي كان يخاني كشرش أنا ميجي لجولكات لسمي إذا كم دانا يدو زور باشا أمنو أدرون باشا يلا أقل لي ريبيتو باشا ستسوق والله اول سختي هسه على خليك كم كل شيء كانت قلب مظلوم زوج كم سعيد شو تكذبوا ايه كتب هو عنوانك كتبه يعني عنوانك كتبه سوا ولا بعبروين بزانا أو كابراش لسبيني وتصور عندك نازل تأخيرش بالنو قولي ولا شيء بدي ولا كاكا كاكا أما تبي لو كوراني باركي كورا أجر بار نكين حياش ما عندتي أكل برو مولدينا بعلمي زبان كتبو باشا سارة مينا هيت سارة ثانية هر دبي برون
ئەوزە مۆلیدە نازانم دەبی ئەنگۆ لەو کۆلانەی بڕۆ باشە بابا ئەمن مۆلیدە دەفرۆشمانجینێ 2 دەفتەر دۆلاری دەکا بۆ پارێش خانش لەقەدر پارەکەی پێ دەکڕی چه کێشەیە؟ محەممەد ڕاستەکە ئەگەر پارەشی نەقس کرد ئەتو بایە سەرێ خانێکی مناسبەکردنەتی لە ناو دانیشت ئەو ئەنگۆ زۆر سەیرن ها باشە ئەو کابرای ئەو مۆلیدەی بفرۆشی ئەدی ئەنگۆ بە چ دەژین ئەدی ئەنگۆ مەعیشەتتان لەسەر ئەو مۆلیدەی نییە باشە بابا دەزانم بەس ئەمن ئیشی دیکەش دەزانم کارباچیاتی زانم ڕۆژێ دە 15,000 ئیش دەکەم خەمەت هێوشتانت نەبی محەممەد ڕاستەکە ڕاست محەممەد ئیشکەرە بەس بە قوربان خالی قەڵاتی مەفرۆشە خەمیەوەت نەبی چاوەکەم بابەکەم ئەمن هەر دەبی بیفرۆشم خانی خەڵاتی لەبەرەوەی ئەمن پێویستیم بە پارەیە ئەوە ئەحسانش لە سبەینەوە ئینتیزارم دەکا دەبی هەندە پارەش لەوی وەرگرم ئەبۆ پارەی نفوس و جنسی عێراقیم دەردەینم و وەکالەتە چلۆ ئەو کەسەی دەکرم کە خانی قەڵاتێم لێ دەکڕی ئیبابم ئەوەی کڕیشی دەرێم کاکە حکوومەت ئەگە تەعویزی دا تەعویزەکەی ئەتو وەرگرە و گەردەنت ئازابی باشە ئەمنەوە دەڵ بەرە جێ بدەی ئەوڕۆ لە کۆلانی هاتمەوە گوتیان فەتاحیان بردە تەواری دیسان تووشی دەردەکەی لا حول ولا قوة إلا بالله کوڕە یا ڕەبی پارچە پارچاوی ئەوە پشیلەی حەفتەحە بەس بەبردی لە ماچی بەزندی دێتەوە دەرکێ تو چێ بابا تو زای کەس دەکەی ئەدی هەموو بەمناسان چێ بدەبی وەڵام چاوەڕێ کەس ناکەوی دەبڕۆ محەممەد کوڕ بڕۆ بزانە چێ بڕۆ بزانین چێ بابا صاحب مولدیە کاکە ئەسعاد هەریۆم باس کردی نەزانی بابێ السلام عليكم سلام ورحمة الله وبركاته بخير بيه السلام عليكم ورحمة الله شلوني ماما بخير بي ماما بني سواعدي خود ماي برا حيفنك إذا من كل بابي قوم بحياة وعد بخلاف درناتي إن شاء الله إن شاء الله باركت حاضرة بيدي محمد كرم باشا بابا أوش باركت كاك سلو ورقي تواوا بيت كمون خستاني ها باري ناتي منا هذه لو ساعة تو وعدك بمنا قلت أتو برو أمد واحد بيضرب أمن شيم زور حزدكي زور تزاني كل شيء ما كل شيء من كل صنعاني ما صنعان أوتراختي براستي تو كل باب صنعاني بلي أي بقربان من ماما قربان دم ماما أش حياتك مني ماما قربان بخير وياخذ الخيرات بارك الله ورمقت لسبيني وناهيدة للاك وإحسان للاك تسوينا داري هتا استانا هاتينوا والله أبزانا موضوعنا اشتتشان لمن سريع أقر ناقد إحسان نية موبايلي خوي لماري لبيرتي ناهيدة بەلەدا سبەینەوە چی ڕۆیشتی گوتت نایەمەوە تا مشتە چی نەزانم دە پێم برێ بزانم چ زانیە برام پێی دەرێیان پێی برێم پێی برێ خوشکم چیە دەبرێ بە هەموو شتەگڕۆن و ئاشکرابی بە دەردی بە خۆت گۆتەنی هەتا کە نشتی بشارینەوە ها دایە چ بزانم ئەنگۆ خۆتان بێدەنگ کردێ لەو مەسەلەی بە خۆت و بابە ئیحسانی قسە چی ناکەن نان ئەو پیاوی هاتە ئێرە چێ بوو ها فەرموو ئەوە برایەکەت زانی چ شتە گۆڕە ها لەگەر مام تۆفیقی بە پاڵە پاڵ بردیانە دەرێ ئەدێگەر جەنابەت بزانی چ دەکەی ها ئەمن چ دەکەم یانە تو ئەمن وەڵام من چ ناکەم دەزامە تو چ ناکەی ئەلو هێشت ئەمیر دەری بکاتن ها هەت بە پارپێوێنان بردیە دەرێ ئەگەر ئەمن هاوارم لەسەری نەکردا بە دەستی لێ بڵند کرد بوو لی دەدا بەزنا ئەگۆ قسەی دەکەن بە خۆت و بابە ئیحسانی کەڕ و لاڵ ببوون باشە لۆ تو ئەوت دیتیە یان کەسە قسەی لۆ کردی باشە پێی نەگوتی ئەو چێە نەکەس قسەی لۆ کردیمەوە نەیتێک بە خۆم دەزام ئەو چێشە بابی ئامینەیە ئامینە؟ ئامینەش دەزانی کە ئەم کچی تومە ئامینە چێە؟ ئەو کچی چێە؟ ئامینە کچی دایزولێ ئەوەی لە ماڵمان کە خزمەتکارمان بوو ها چی ئەو جارە لۆ لاڵبوویدایە لۆ قسەت پێ ناکرێ دایەوە چتە؟ ئەگەر قسەت پێ ناکرێ دەن کە بابت بە مەکندا چی ئامینەی لەگەڵ ئامینەی پێکۆدانشن و بە ئەوان
مێردی زولەیە؟ ئێستاش لەوەیە. کوڕکچە چی هەیە؟ لەڕای ئەو خوای با خێری گۆڕی مردت بێت جەیەکم لە ببینەوە داکێتی من مێردم نەماوە چکی تاسیداری ئەگەر ڕام بگەی ئیشەک شتەکەوی بکەم. باشە جاری وەرە ژۆرە دوای چار سەرکلۆ دەبینی. ئەرێ وەڵا دوونێکە لە مارەیان بووم نووسرا و چرۆکانی بابیشیان پێ پیشاندام تخواوە نییە گەیلان؟ بەڵێ ئەو پیاوە ناوی شێمەیە دەستی بەسەرە منیش داینە گوتت کوڕی حسانی. باشە ناهیدا ئێستا لەگەرم وەرە بچینە ماری زولەی بزانم ئەو پیاوەی هاتە ئێرە ئەوە هەوە مێردی زولەیە؟ بەس ئەمن لۆ چ بێم ئەتو لۆ خۆت بڕۆ. زعمەکان هەرچێشن زعمەکە چرایی کاکە توی باشی زعمەن لەوی مارە شێمەی لە چێن دەرەیە؟ لێرە دەسوڕێ لە کمۆی دەکەی یعنی ئێستا بسوڕێنە لە کمۆی دەکەیە؟ ئامۆی دەکە پێک ئەو فەرعیان نهر ئەو فەرعە باشە يعني فرعية عليه ودان شوادت هيك والله فتاح نازم ستة ولا أمن دردي تنازع أنا تسبكم نازم ما تتسبكم أنت كرام دردي أوشم والله بزقم ده لسه لا هنا اهتبكم أمانة شينا السلام عليكم. السلام عليكم. بخير ولا ناوي والله أوا هاتنا لا ناسار وخدمة لو منطقي ما لو منطقي والله هاتنا باشا فتحت وانا دناسية والله ناور شيء بقول أساسين من معايا زانية وش كاكا أو وقت تزخت فستاو ليرة تمرد الطوارئ أو وقت ديالة والله زاني أو برادر تسمبك زور ممنون كاكا والله أنا بايع من أوكل الشفير لتسجوري زور يا رب زور يحترم والله وادي بن وشتو صعيب كاكا دنيا بس لما تسولي هذا كنا أوا حند غميد أخوا مال كاول نبوي ليه زقتنا وناوا هالدس كاكا توضع خميلود أخو دنيا بغمها تواونا كاكا غبي من خلاص لابي لا ظن نقول سبلا الزجية والله هارت أوهما تسهني أوا غميلة شيء أخوا غميلة شيء أخوا أو تبقى أنا ويا أو لو شيء لو كاك شيء زور أخواتك فرم أو السلام عليكم. السلام كاكشيما بخير بيسترساو أتو أو فتاحة بعقل ملول عقلناك توزك ها سمكي سبرا كورة سمكي هاك وزور بعقله كاكا براستي بيزار بو ملدستي بيزاري كرديما نازانم تشو بتسب تيجيشتي يعني حتى بروادكي حتى الزليلة دستي بيزار الزليل أخذ دورن بس بزانا اسم كم باشا أول دستي إزعاج بمكان لا باشا أمن هو دستي بخانيش تقرم كولانا كيلو بتجديد كاك الشيما والله يسلد الذي بو خدا يدري أون دسافا هيتي لدرينيا بركشتو كشتو كورة ترماشا أدي صافة نابيني أقاتان ليها دبين نصدقها كورة صافي تسو حالي تسو أمن ندويرم بس مدري ندويرم بس مجوري ندويرم بمدري ندويرم بروم تيجيشتي لتشندري بوي لتشندري هاتي لتشندري تسد كرد تسد خوار تسد دوز كاكا إزعاجي كردي ما من جيراني وإزعاج مدي تيموس إيجا ودروب دباش باش تسندم بيغوتي تسنس حتى كنا فتح واز لو أنا بينا هندا والله كاكا الشيما أويل سنة من حسابك لي ور مقرا كابراش زور لسا بخوي بين خمان بركشتوكي أو زبينا كورة ترماشا شيتوكي تسيا تبدي بديك دقيقة كمان ما تنصالت لنا من حريان متيان مدايا صار جانا من وبرديا لا مشكلة حلبهم كل يلويان سياقتهم تاجي أنا حلقنا وهات سند زانب والله هندم بيقوتي نمقود كرة بس اللي قري أو مارا محترمة هندم والله على كلنا من زانب ود زاني لبوي ما بتي تساعد هو بس همش دري همش تتبع اصول همش تتبع خيخ بمعناه بس ايتو لخي ولا معناش شو تقول كاكا بتنقاوم بكاك شيما والله تصير لدريني يا شيما ده حلقة ودي مستحق بتسم بيقول كاكا دانشن لا تساوكن والله ما يلاقيش معناها درد تساوكن كاكا بخير تساو زور بخير زور سباس
هەمە زولێ ئەوەی کە مێردەکەی ئەسیر بوو هاتەوە دەتوانی دادە لەو دوکانداریتی ها ئەو مامۆستا و دوکاندارەکە لێوەندرا لێوەندە بپرسە ئەوان پێ دەنێ باش سیاودەرێن لە لای مەجید سلام علیکم عليكم السلام سرساوان مالی زولێ ئەوە مالی ئەوە هەوا ئیش پێ خوشکم فەرمو زولێ زولێ لە چێن دەری زولێ خێر فادی خان چ بووە؟ هێشتا تۆ لە من دەپرسی چ بووە؟ زولێ پێشتر سدیقە توی مارە کردبووە نییە؟ ئەتوش بە درۆ هاتیەکنە من و مدارەکانتی ناو لێم پاڕایەوە تا دوو مدارەکە لۆ بەخێکم لۆ ئەوەی لە دوا ڕۆژ لەگە دوو مدارەکەی من ببێ شەریک وانە؟ نافادی خانوانە ئەمن قەت خیانەتم لەگەرە تو نەکردیا بەسە تو دەنگت هەڵمەینە بادزیران تێنەکەن حیامان نەچی حیاتان نەچی لە حیا خۆت دەترسی؟ جیرانەکان هەموو دەزانن ئەو پیاوەتی نایتە ژۆرێ بڕواشیان پێ نەکردبووی هەتا جەنابەت چووبووی وەرەقەی مارەکردنەکەتی نابوو پیشانیانتدا بوو ئەوەی هەرەوە ماوە ئەمیر گیرا بوو هاتەوە لۆی باس کردم گوتی ئەو پیاوم لە ناو سجندیتیە بەس سەدیق نەگیرا بوو ڕاستی قسام بکاتوو درۆی لەگەر من مەکە ئەمیر هاتەوە هەموو شتەچی لۆ باس کردم بەس کەسیان یەکدریان نەناسی بوو نەیزانی بۆ ئەوە بابی کێویش نەیزانی بۆ ئەوە کوڕی بیا ئێستا تو لە من تێبگە فادی خان ئەتو بەس دەنگت هەڵمەینە بادزیران لێمان تێنەگا بە قوربان ئەتو بە غەڵەت تێمەگا ئەمن بە غەڵەت تێناکەم بەس تاسە تۆ ڕێزە لەکنە من نەما بەس بە خۆم دەزانم چ بەسەر تو بەسەر سری قۆچیش دەینم ئەوە لە چێن دەرێ بووی و هاتاخیر بووی ئەحسان ئەفەندی هەتا ئێستا حەبت جاران تەلەفۆن لە بۆت کردیە هادە بگرێ ئەوە لە جیفاندان ئێستا تەلەفۆن لە بۆ دەکات کوڕە یا ڕەبی 5,000 تەلەفۆن بکات و دەتوانم من گەمەم دەکرد ئەمریش لە سبەینێکەوە دەودەوانیمە لەگەر ئەو فەتاحی کاکە یەقێ و ماڵێ گرتێ وەچی دیوەخانی سڕب بە ژۆرێ دەکەن نابێ حدودە چیلۆ دابنێ سندان لە فەتاحی دا دەبڕۆ ئەمیر پێم نارێت و تاکەینی واز لەو ڕۆژنت دەینی دەتەوێت من هەو ئاگری لێرە بەجێبێلی دەزانی منە تا ئێستا نەمیستی ڕوبەڕوو پێتان برێم ئەوی هاتەیەرەوە بابتان بوو چونکە نەمیستیە لەگەرتان بووتە شەریک بە حازری بێت سەو ماڕوەکەی ئەجە بە جێرێ من چه هەیە ئەو مێردە چەلەنگەر نای ئەحسانەکە ئەو کابرای هینا بۆ کۆمپانیا هەر حسێبی شملۆی نەکرد هەر کوڕەکەی جارانتم هوردووکانم دەرکرد ئێستاش نەبایدێ نەبارانە لەکرە من کوچ نییە ئەوە چووە زولەی مارە کردیە زولەی ئێستا ژنیتی کوڕەک و کچە چی لێ هەیە دوو ڕۆژی لەو مارمولکەی دەبتە برابەشتان ژنێتی و کوڕ کچە چی لێ هەیە؟ ئادیکو بە زەمن هەتا ئێستاوە من نەزانی بوو ئەو دەبزانم کۆ عقێ بەزندیتی لێ وەرەگەنمەوە دەی جارە خۆ حافیز دەی الو علي الو کاکە سەر و ئەتووی باش جینی من ڕاگرە بزانت چ دەرێم مێشکت بکەوە علی چ هەیە چنیە بڕۆ مەخزەنەکەی جارەکەی دیکە بچمە مەخزەنی لێمە دەرێ نەبزووی حتا سوودات دێتن ئیشەشی زۆر زەروری پێتێ علی باشە باشە ئێخۆ بە پشتێ بار ناکەم ئەوە شاعینەی دەوێ کاکە ئەدیکو ئای گورە هەی حیوان ئەدی خۆ بە پشتێ باری ناکەی ها ئەدی شاعینەی بەلەک خۆت باشە باشە جێبەجێ دەکەم دەمڕۆ دەی خێرا زوو خۆت بگەینە بێ دەرێ هەی بێ مێشک خواحافیز بتبینم نەتناسمەوە دەی علي تابو هاتي أكراد قاشدات هاي خوش بي سلامة خوش بي سفاس ما يتنت ذاك والله باش سفاس والله عندك حساباتي خو من هي بري عندك قوم مواد ما فروشتيا او ده دمانه شو ممكن حظك كم بزانا فروشتان شركه استان كدي خلي انا مش كاكا بيوزناك بزاني دبر وي استا او كومبانيا بمخزنه كانوا كاك امير سربرشتي كاك امير اوش ايش كاني بمراس بعد بدراس تيجيشتي باش باشا استا
أتو باش خود أقرأ برو أنا مرم على كيف أمر برو ما له حق اللي هيزني لا هتاخذ عافس هاي والله آفرين بس بيملكوها بريت كل بريت علي أم برات إيسا دسم دو عمل اللبودة نيرم أتوش إيرا حموي تصول دكي تاقيشتي كورة قرباني تاوى كانت أتلو خود ما عندك عمل ديني كورة بخوم لتسمع عملش دينم أجا بيم كرا استبار دكم أجا ناشوي همود لو صاف دكم يعني حقي آفرينكم هيا كورة هزار زار آفرينك آفرين تيدقى أو زا أماش لقى كاقا من اتفاق مع كديا داسين خارج كاتسون لقى خومان دبين بس بيشتاش أمير إيشا چي زور مهمي باتوا بارا چي تساعد شدة ديني تيقاشتي كورة أو إيشي بامن بكري لو كاق أميري لسر تساوم كورة بسنا ناو مانجي لقرتان دي أو زا أمن إستا عمل كان اللبودة نيرم أتوش كو عقلان إيشي خود دكي تيقاشتي بس سرتاو بس خود ما عندي ماك عمل يو ديني ها بخوم عمل يدينم بخوم أجا استابردم باش أجا ناشوي بەڵێ کاک عەبدولکەریم چۆنی سیحەتت سەرچاو زۆر باشن چی؟ کاک حەمید سوداد هاتە مەغزەنی یەکەچکەشی لەگەردا بوو قسەیان لەگەر ئەمین مەغزانەکەی کرد بەڕێیان کرد گوتم بە ئاگادارت کەمەوە باشە سوداد هاتە مەغزەنێ هاتی سوداد بۆ مەغزان شتێکی تایە کاکە زۆر سپاس زۆر مەمنون هەر ئێستا من ئاگاداری کاک ئیحسان دەکەمەوە باش سەرچاو هاتیتە مەغزەنێ زۆر جوانە وەڵاهی ئامینە سەرم لە داکم شێوایە نازانم کە کاتێک زانی ئەتو کچی دایازولی ئەو تێک چوو هاتە ماڵتان چی گۆ؟ گەیران کوڕم ناهیدا کاتێکتان چۆماری دایازولێ ئێستا دێتەوە باشە ئامینە باشە ببوورە وڵاهی ناتانم ئەم بێم باشە دێخوا حافیز کانی داکتە وڵای بابە حسان سرم سوورما نازام ئەنگۆ لوا پێتێک چوونێ ئەو پیاوەی کە هاتە ئێرە نازانم بابە حسان پێشتر سیقەم بە تو هەبوو وڵاهی ئێستا هیچ پێت ناخۆش نەبی سیقەم بە توش نەمایە ناکچم نا ئەتو بەس سەبرێتە بێ ئەم بخۆم تێت دەگەینم دوایە نا پێویست ناکە ئەو کچەی کە ڕەفیقمە کچی دادەزولەیە کە پێشتر خزمەتکارمان بوو یعنی ئەو کچێ لەگەرتە دەستە خوشکتە لە کولیەی ئەو کچی دادەزولەیە کچی دادەزولەیە دەی ئەتوشارێ بڕۆوێن دەر باشە داکە چی شێت چتەوێ پێشە زولەی داهاتە ماڵیمە ئێستا لۆ ئەو چتەوێن دەرێکە ها ئێوە بوو بەس ئەو پیاوەی کە هاتە ئێرە مێردی دادەزولەی بوو ئەو پیاوەی کە هاتە ئێرە مێردی دادەزولەی ها وەڵڵاهی سەیرە حەمید بەڵێ شوفێرەکە چێیە سودادی لەگە بوو باشە ئەم بخۆم لێ دەکۆڵمەوە باشە زۆر مەمنون خوا حافیز منداڵینە ئەم دەبی بڕۆم ئیشێکی زەرووریم هەیە وچ هاتمەوە هەموو شتێک تێ دەگەین باشە بە سودادی سانچی کردیا هیچ لێ لەگۆڕێەوە چی داکە هاتووە پێ بڵێ بە تەلیفۆنێکی لۆ ئەمیری بکە بڵێ ئەمیر سوداد چی شکارینە مەغزەنی هەیە لۆ چوتە مەغزەنی باشە ئەمە درەنگە حەزە لەمە دیاڵە خوا حافیز بەخێرچی کاکە چ عجایبتە ئەو کاک ئەحسانە بەدەستی ئەو کاک ئەمیرەی وەختە شێبی چ عجایب کورەت لەوەندە قەلەقی قەلق بەخوای هەتا کلیلی کۆمپانیایی لەدەست ئەمیری بیتن لەوەی باشتر نابی خراپتر دەبیتن بەس دڵنیام کە بەنار و گەنجای
جان شێت و شەیدام کە جوانە قشکاڵە لەرزان